گۆدای برێزم بەردەوام لە پێشکردنی بەنامە کوردی ڕادیۆ 2000 فیلم دەرباری ڕەوشە لە عێراق شەڕێ لەگەڵ چەکدارên داعش کێشەی ناوبەری حریمی کوردستان و بەغداد و هەن بابەتی دن ئەمیە پێوینێکی تەڤ سیاست مەداری ناودار بەرێز پرۆفیسۆر جەمال نەبەز بکەن کو ئەونا ژە ئەڵەمانیا لەگەڵمەیە سەر خەتە تێلفۆنین. مامۆستا جەمال پێشەکی بخێر بە و سپاس بۆ کات و بەشتا بوونی ژنابتەن لەم گوت و بێژ ئێمە خۆشحاڵن کە جارێکی تر گەل ژنابتەن ئەم گوت و بێژ بکەن. مامۆستا جەمال وەکو ئەزانی ئەم ماوەیە کە عێراق ناو کێشێکی گەورەدا دەربەستە بە وەکو کێشەکانی لە نێوان حریمی کوردستان و بەغدادن لە نێوان سنیەکان و شیعەکان و ئێستا هاتنی چەکدارانی داعش و قەیرانی گەلی یێزیدی و شەڕێ لەگەڵ پێشمەرگان و داعش. تو بڵێ لە پاشە دەمەزراندنی حکووماتێکی نوێی عێراق سەر و کۆماری عێراق فؤاد معسووم حەیدەر عەبادی دەستنیشان کرد بۆ دەمەزراندنی حکووماتی و تو بڵێ ئەم کێشەکان تا ماوەیەکی بێنە چارەسەرکردن؟ بەر لە هەموو شتێک حەز دەکەم پێت بڵێم کاکە مستەفاگیان بیستانت بەخێر دەبێژم بیستانت بەخێر چونکە بە چاو نادبینم بەڵام جۆم لە دەنگە خۆشەکەتە زۆرم پێخۆشە کە هەفتەیڤین دەکەین ئیڕۆ چونکە خۆ دەیزانی زۆر جار تەلەڤیزیۆن و ڕادیۆ و ڕۆژنامە ئەوانە دەخوازن ئینتەڤیو هەفتەیڤین بکەن لەگەڵ من لێ من بۆ ناکەم بەڵام هەفتەیڤین لەگەڵ خۆشەویستێکی وەک کاک مستەفا خەلیل دەکەم چونکە بەڕاستی دەزانم کە تۆ ئەو ڕادیۆیی کە تۆ دەیبێ بەڕێوە شتێکی بابەتانە پێشکەش دەکەن لایەنگرانە نییە بەڵکو زانستانە و بابەتانەیە دەستگەی ڕاگەیاندنی گشتیش پێویستە بابەتانە بێ نەک لایەنگرانە لەبەر ئەوە زۆر بەخۆشیەوە وتوێژ دەکەم لەگەڵ بەڕێزت بەسەر چاو. زۆر سپاسی ژنابتان کەم بێگومان ئەم قسەی ژنابتەن جێ ڕێز و تەقدیری و سەربرندی ئەزگایی و دەستگای کوردی لە ئوسترالیا. زۆر سپاس مامۆستا فەرموو. بەقوربان بۆ کێشەی عێراق یا کوردستان یا ئێزیدی ئەمە ئێمە دەبێ بگەڕینەوە بۆ سەربنچینەی شتەکە کە تۆ دەزانی لە ماتەماتیکا کە تۆ دەستت کرد بە هەڵوەشاندنی یا چارەسەری کێشەیەک بابڕین کێشانەیەک یعنی ئەکوێژن بە ئەنگلیزی ئەگەر لە هەنگاوی یەکەمەوە بە هەڵا دەستت پێکرد بوو هەنگاوەکانی دیکە ئەگەر ڕاستیش بن هەر هەڵە دەردەچن. کێشەکە ئەوە نییە داعش و یا هێزێک کەوا دشت بەم و بەوە یا مالیکی یا دەوڵەتێکی کە ئەمە کێشەکە ئەوەیە ئەم دەوڵەتانی کە دروست بوون چ عێراق بێت چ ئێران بێت چ تورکیا بێت سووریا بێ چ وڵاتە عەرەبیەکانی دیکە بێ وەکو لیبیا وەکو وڵاتانی ئەفریقا ئەمانە دەوڵەتی دەستکردن ئیمپریالیستەکانی ئەوروپا و زلهێزەکان هاتوون ئەم دەوڵەتانیان بە شێوەیەکی دەستکرد دروست کردووە. شتی دەستکرد هەتا ماوەیەک دەوام دەکا پاش ئەو ماوەیە نامێنێ ئەوە بۆ خۆی 40-50 ساڵە ئەس باسی ئەو شتە دەکەم کە ئەم دەوڵەتانە دەستکردن و دەوڵەتی دەستکرد نامێنێ. پێش 40 ساڵ گوتم یەکێتی سۆڤێت بەرەونەمان ڕوا ئەوە ڕۆژ بەرەونەمە بۆچی چونکە خۆمە شتێک نییە یعنی کە لە غەیبەوە بێ نا دەوڵەتی دەستکرد نامێنێ دەوڵەت لەسەر بنچینەی مێژویی و جغرافیایی و هەست و هۆشیاری خەڵکەکەی ئەو شوێنە دروست دەبێ نەک بە زۆری زۆردارەکی. لەبەر ئەوە هەر چارەسەرێک بکرێ چ لە عێراق چ لە ئێران چ لە تورکیا چ لە سووریا ئەگەر خەڵکی ئەو شوێنانە بەڕاستی ڕازی نەبن بەوە ئەو دەوڵەتە نامێنێ. بێگومان ئێستا خۆیانی مەسەلەی مالیکی نییە خراپەکە لە مالیکیەوە نییە خراپەکە لەوەیە کە دەوڵەتی عێراق دەستکردە خراپەکە لە بەشار ئەسەدەوە نییە خۆیەکێکی کەش بێ لە جیاتی مالیکی یا بەشار ئەسەد چونکە لە دەوڵەتێکی دەستکردا کار دەکا هەر ئەو ڕێیە دەگرێ کە ئەوی پێشووی دەدوێتی ڕەنگە تۆ زمانی شیرین بێ لەسەر خۆ بێ یا دەستکە بە هەنیە قسەی دیپلۆماسیانە و ئەمانە بەڵام ئەمە سەر ناگرێ
ئەمە یەک دوو کورد لە بابرین لە عێراقا جارێت چونکە کێشەکە ئێستا لەم شوێنە پەیدا بووە دەبوو هەر لە زۆوە ئاگایان لەم مەسەلەیە بێ ئاگایان لەوە بێ کە پاش ئەوەی ساڵی 2003 ئەمریکایەکان هاتنە ناوچەی باشووری کوردستان و ئەوجا عێراقەوە دەبوو ئەو ڕۆژە کێشەی ئەنفاڵ و کێشەی چەکی کیمیایی و کۆمەڵکوژی لە کورد و گەلکوژی لە کوردیان بگرتایە بە بەڵگەیە بەدەستەوە بابە ئێمە ناتوانین دەگەڵ ئەم دەوڵەتە جارێکی کەدیک بژین من بۆ خۆ ئەو زمانە پێشنیازم کرد بۆ کاک مەسعودیش و مام جەلالیش کە داوا بکەن لە کۆمەری نەتەوەیە گرتوەکان باشووری کوردستان بە شێوەی پرۆتێکتۆرات یعنی ئەوەی کە عەرەب پێێرێ مەحمیە و بە کوردی پێڵێن پارێزگا سەرپەرشتی بکات بۆ ماوەی 5 ساڵ تا 10 ساڵ پاش ئەوە هینێک ببێ ڕێفەرەندومێک گشتپرسیەک ببێ بزانم خەڵکەکە چییە ئەمان یەکسەر چوون لەباتەوەی بچنە کەرکووکدا و دەستگاکان لە کەرکووکدا بنێن لەباتی ئەوەی داگیرکەرە لە کەرکووک بیکەنە دەرەوە کەرکووتیەکان بە کورد و تورکمان و چێو بیان هێنەوە شوێنی خۆیان ئەمان هاتن چوونە بەغا دەوڵەتی عێراقیان دروست کردەوە عێراق سەربازی نەبوو هێزی نەبوو لەشکری نەبوو پۆلیسی پێشمەرگە چوو عێراقی دروست کردەوە عێراقی دەپارات سەردەمێ بوو مالیکی یەک گەڕێکی عێراقی بەدەستەوە نەبوو کەچی ئەمانە چوون یارمەتیان ئێمە بۆچی باسی ئەم شتە نەکەین لە دوای ئەوە کێشەکە کێشەی ئەوە نییە کە وڵاتەکە بمشێن مەسەڵە ئەمان لە ناوچەی شەنگار و لە ناوچەی شێخان و لەو ناوانە دەسەڵاتیان هەبوو هێزیان هەبوو ئێدە با بیان بتوانایە ئێزی دێکان کە لەو ناوچەیە ئەژین بە جۆرێک ڕێکیان بخستنایە ئۆرگانیزان بکردایە کە هیچ نەبێ بتوان بەرگلی لە ناوچەکەی خۆیان بکەن ئەمان هیچ شتێکیان بۆ ئەمەلەکە جا وەختی خۆی کە قسەیانە کرد ئێمە ئەتوانین ئەوە بکەین و ئێمە واکەین خەڵک پێی وابوو کە ئەمانە لەشکرێکی زۆر گەورەیان هەیە دەسەڵاتێکی زۆر گەورەیان هەیە بەڵام ئەمەی کە ڕوویدا لە شەنگار بەڕاستی ئەمە شەرمەزارێکی گەورەیە دەرکەو کە ئەم شتە زۆر شتێکی ناشریدە پاش ئەوە ئێمە کورد یعنی بەڕاستی بڵێن یعنی ئەگەر هەرچیەک بین ئەو کولتورەی کە کوردی کۆن هەیە یعنی کولتورێکی کوردی لە ئێزیدیەکان و لە یارسانەکان و لە ئەلەویەکان کەوانە پیاڕێن ئەلەوی ڕاستیەکەی ئەوانە ئارەڤین یعنی لە هینی ئاگرەوە لە خوای ڕووناچیەوە وەختی خۆی کە ئەمە درۆزۆ ئێستا نامانەوێت بە دوور و درێژی قسەی لێ بکەین وشبك وحق يا هي يعني هذه درويشكان كثيرا مسلماني اسلامي كردي اما يا كولتوري كرد اما فرهني كرده اجينا امريكا هاتو هستي كردو لبريكا خفتي هناوته بيش هو بس ذكا بقسي زلو هيك يعني اجتو ليش بديتو جوهري قسكي بقولك اوصيه كان في السجنه يعني جالبر اوا ئەمان ئەم شتێکە بە سەریان هاتووە شتێکی چاوەڕوان نەکراو نەبووە ئێستا کارێکەوتۆتە ئەوە کە یەکێکی وەکو ڕێبواروەلی کە ئەوە لە تەلەڤیزیۆنی ڕووداوە کارەکە کە تەلەڤیزیۆنی ڕوودا و تەلەڤیزیۆنی بنەماڵەی بەرزانیە هەموو کەسێک دەیزانێ باسی ئەوە دەکا کە سیڤێکی ئاب نزیک بۆتەوە دەڵێ سیوێکێکی ئابێکی کە بەڕێوەیە یعنی باشە سیوێکی ئابێکی کە چییە بەڕێوەیە یعنی بیر لەوە دەکرێتەوە کە داوا بکرێ لە حکوومەتی ترک کە لەشکر بنێرێتە باشووری کوردستان وەکو ئەو سەردەمە داوا لە سەدام کرا لەشکری ناردە باشووری کوردستان ئەمانەی دیارە ئەم سەردەمە لەگەڵ ئەو سەردەمی سەدام جیاوازە ئەوە بە دڵنیایی دەڵێم جیاواز بەڵام ئایا ئەمە یعنی ئەمە ئەبێتە هۆی چارەسەرکردنی کێشەی کورد ئەمە نابێتەشە پێویستە ئەمانەی کەوا باسی ئەوە دەکەن کە دەڵێن ئێمە سەرکردەی کوردین بە ناوی حیزب و حیزبایەتی و قسە دەکەن پێویستە لەگەڵ یەکتری هیچ نەبێ ڕێک بن ئەوە تا ماوەیەکی زۆر دوور و درێژ لەوێ لە ڕۆژاوای کوردستان خەڵک هەوری دەدا بۆ ئەوی شتێک دابمەزرێنێ بۆ خۆم خۆ دەیزانی من لەگەڵ هیچ حیزبێک نیم هەر ئەلبەتە لەگەڵ یەپەگەش نیم لەگەڵ پێکەکەش نیم دیارەوە شتێکە بەڵام ئەمانە یەپەگە
لە سەرەتاوە کە شتەکە بوو هاتن چوون لەو ناوەیە خۆیان بێلایەن پیشاندا لە نێوانی ڕژیمی ئەسەد و لە نێوانی ئەوانەی کە دەڵێن بەرهەوەسکارانی بەشارن توانیان ئەو ناوچەیە پارێزن لە بێران بوون لە کاوری هەندێک قوتابخانەیان دامەزران زمانی کوردی هاتە پێشەوە لە باتی ئەوەی باشووری کوردستان دەسەڵاتدارانی باشووری کوردستان بە تایبەتی پارتی بچن هاوکاریان بکەن و کار بکەن لەگەڵیان و هەوڵ بدەن ڕۆژئاوا و باشوور بکەن بێت چون هاتن شوێنەکان هینەکان بڕی یعنی سنووریان داخست هاتن دەستیان کرد خەرچێکیان ڕاگرت وەکو ئەڵێ بەڕاستی یعنی لەوێ نەبوون ڕایان کردەوە چوونە سلەیمانی و چوونە هەولێر هاتن ئەمانیان هێنا پێشەوە بڵێ ئەمانە نوێنەری کوردندەوە کاکە نوێنەر ئەو کەسەیە کە لەسەر ئەرزەکەیە نوێنەر ئەو کەسەیە کە لەوێ کارەکە خۆ من لەگەڵی نیم بەڕاستی من لەگەڵ هیچ حیزبێک نیم چونکە پێم وایە حیزب هەرچەندە گەورە بێ نابێتە نەتەوە زۆر گەورەیە نەتەوەی کوت پەرجا 60 ملیۆنە کاکە با بڵێن حیزبێک هەیە ملیۆنێ کەسی لەگەڵە هێشتا نابێتە نوێنەری نەتەوەی کوت بەڵام خەرچێکی لەگەڵە پێویستە بە نەرمونیانی بەبێ شەڕ بەبێ هەرا بە برایەتی کارێکی وا بکرێ لەگەڵیان هەفت و کەوت بکرێ کە ئەوانیش بتوانن بێنە ڕیزەوە نەک بەوەی بە دوژمنایەتی بە بەربەرەکانی بە جنێوتان بە قسەی ناشرین کە زۆری لەم قسانە بوختان و درۆ دەلەسەر کە ئەمانە عیبە زۆر ناشرین ئەوە تا ئەمەی لێ پەیدا بووە ئەوانیش ئێستا بە هەموو لایەکەوە ئەڵێن ها فەرموو ئێوە ڕاتان کردی ئێوە بەزین ئێوە ئەوەتان کرد ئەوەتان کرد ئەوەتان ئەمە هەمووی وەکو شانەیەکە لە سەری کووردا دەشتی بەحسی چەند خالی گرنگ کرد ببوورە من لێرە خۆست عینی یەک دەجناتەن چەند خالی گرنگ ئینا لەسەر زمان یەکژوان دەولەتی دەستکرد نامینە یعنی وان دیارە و ڕۆژلاتی ناوەڕاست بگیشتی بەروە نەخشایەکی نو خەریتەیەکی نو دەچە تۆ بڵێ ئەو ڕێککەوتنی سایکسپیکۆ و لۆزان ژنەوە وێ بهێتە دەمەزراندن لە ڕۆژلاتی ناوەڕاست کاکە مستەفاجان یعنی ئەس بەخۆ سوورە من نەنێرە داوای لێبوردن دەکەم یعنی ببوورە پیاوێکی وەکو ئۆباما پاش ئەم هەموو ساڵە ئەخر ئەوە سەرۆکی دەوڵەتێکی گەورەترین زلهێزە لە دنیا کە سەر ئەو بیرەی وەڵا دەڵێ ئەو سیستێمەی کە دروست بۆ پاژەنگی جیهانی یەکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سیستێمێکی هەڵێ کورە بابە یەکێکی وەکو من کە مرۆڤێکی نەسەرکردەم و نە هیچ لە هیچەوە دیارنی پێش چند ساڵ وتومە ئەم سیستم بەخۆتمە ئەمە مەسەلەکەی ئەمانە تێناگەن خۆ هەر سەرکردەکانی کورد نین لە شتەکە نەگەن باوەڕ بفەرموو سەرکردەکانی دەوڵەتەکانی کەش لە شت بەو جۆرە لە شتەکان چونکە نایەنەوێ لە باری سەرنجی بابەتانەوە بچن بۆ شتەکە باوکو لە باری سەرنجی بەرژەوەندی کاتیەوە ئەو بەرژەوەندێکی کاتیەوە دەچن بۆ شتەکە ئێستا بزانە هینەکان یەکێتی ئەوروپا کۆ بۆتەوە باسی داعشەکە هەندێ لە سیاسەتکاران ئەڵێن با ئێمە پێشمەرگە پڕچەک بکەین چونکە بەڕاستی ئەمانە تاخە هێزیەکن کە بلۆنواری داعش بوونەتەوە ئەوانی کە بە هەمووجە ئەخر نابێ ئەوە قانونە و ناتوانێت چەک بنیرێ بۆ وڵاتانی کە و ئەم جۆرە شتانە کە هاتوونەتە پێشەوە باشە ئەی ئەو کوردە کە لێویا و دەکوژرێ ئەو هەموو ئێزیدیە کە بە زینوەتی زینە بە چاڕیان کردوون کە ژنەکانیان وەکو کۆن کە پیانەوتن عەرەب سەبایا یعنی بە دیرگرتن و فرۆشتن دایان فرۆشن ئێ باشە ئەمە بە دەنگوک شەڕ بکەن ئەخە بە چی دەتوانن خۆیان پارێزن ئەمان دوو ڕێگەیان لە بەردەمایە یا ئەوەتە بچن ئەو ناوچەیە بپارێزن کوردەکە بپارێزن بیکەن بە هێزێک و سنوورەکەی بۆ جا بکەنەوە و تا ئەندازەیەکی زۆر یعنی بە شێوەی دەوڵەتی بێ بە شێوەی پرۆتێکتەرات بێ کارێکی وان پێ بکەن کە لە ناو مەچن و بتوانن پێشکەوتنێکیان ببێ یا ئەمە یا ئەوەتر بدەن چەک بدەنە دەستیان تا بتوانن خۆیان بپارێزن ئەمە ئیتر لەم دوو ڕێگەی سێم نییە ڕێی سێم ئەگەر مابێتەوە کوردە ناوەچێ اینجا ئەگەر کوردیش لە ناو چوو
بە دڵنیاوەیە و پێت دەڵێم هەر کورد لە ناو ناچێ بەڵکو ئەمریکا ئێستا هەیە ئەم ینی بزوتنەوەی کەوا هەیە کە پیان ناوە بزوتنەوەیەکی ئیسلامیە هەچی شتێکە پێڵێ داعشە ئەمە دیسانەوە هەر ملی کورد ناکرێ بەڵکو ملی ئەو دەوڵەتانەش دەگرێت کە لە بنچینەدا کاکە مستەفاجیان بوونە هۆی پەیدابوونی ئەم سەلەفیەتە تۆ بیر لەوە بکەرەوە محەممەد عەبدولوەهابێ کابرایەکی مەلا ئەم مەلایە وەختی خۆتی زانی چوو بۆ کوردستان سەردەمی کۆن و لە کوردستان 2 ساڵ مایەوە بەڵام مامۆستاکانی لە کوردستان سەیریان کرد ئەم کابرایەکی زۆر تەنەتیلکە و بابەتۆ ناتوانی لەلانەوەمانە دەریان کرد ئەوە بوو چوو بۆ حیجاز و لە حیجاز ئەو سەردەمە پەیوەندی کرد بە ئەمیرەکانی سعودەوە و ئەمیرەکانی سعودیش هاتن لەگەڵی ڕێکەوتنەوە ئەوە بۆ ئەو بنەماڵەی هاشمی ئەوانیان لەناوبرەوە مێژووە زۆر چاگەی زانیەوان ڕایان کرد بۆ سووریا و یەکیان کردن بە مەلیک لە عێراق و ئەمانە ئەوە ئەزانی دە ئەم سەلەفیەتە لەوانەوە داهات و ئەوەتە عەرەبستانی سعودی بە ملیارد پارەی خەرج کرد بۆ ئەوەی ئەم سەلەفیەتە تەنەتیلکەیەتیە بڵاو بکاتەوە ئەلبەتە ئەم تەنەتیلکەیەتیە هەر بۆ ئەو فەقیر و هەژار بوو بەڵکو خۆشیان زۆر بەباشیش گیان ئەوە جانی خۆیان وەکو پاشا وەکو بەوە پاشاشن وەکو پاشاژیان ئێستا هەست بەوەکەن کە ئەم سەلەفیەتە وەتە ئەخەی خۆیانی گرت وردە ئەچێ بۆ ئەوانیش بەڵام ئەمە چاری نییە کە ئینسان خۆی وەکو مامۆستا ئەحمەد هەردی دەڵێ ئەگەر تۆ يعني بشيويتي يعني نزعنانا هناك بيعويك جهل خصوص الزمن دبي بينوشي چونك گناهي خوتها اويا يعني الراستيكي اويا امانة امان دروس كردوا واستعوتا داعش نزيك بوتو لجلولا وكجلولا شيكر 40 كيلومتر دمينته بو سنوري ايران ايه اینجا ئێستا ئەو ئێرانەی کە ئەوە هەموو وەختە ڕێنادا بە کورد زمانی خۆی بەکاربێنێ کە فارس لە ئێرانە بەڕاستی کەمەیەکی کەمە ینی لە چاو کورد و بەلوچ و ئەوەی ترکی کە ئازەری کە بەخۆیڵێ ترک و ئیتر عەرەب و ئەو نەتەوانی کە لە ئێرانە هەن کەمەیەکی کەمن کەچی زمانی فارسیان زاڵ کردۆ بەسەر کووردا و هەر ڕۆژە ناڕۆژێ کوردێکی فەقیر ملی دەکەن بە پەتا ئەمەش دیسانەوە ملی ئەوانی ژەگرێکە مەترسی کە هاتە پێشەوە یەکێک نابێ دڵی بۆ مەترسیە خۆش بێ ئەبێ هەموو کەسێ بزانن ئەو مەترسیە چییە وە لە کوێ دی وە لە بنچینەوە لە نێوی ببەرن بەخۆ دەیزانی هەموو دەزوەشانونێ هەموو کارێکی ئەوەی کە بە زۆری زۆردارەکی بە شێوەی دەزوەشانون و بەکارهێنانی چەک و زەبر و زۆنگم بنچینەکەی چییە بنچینەی زۆر شت لەم شتانە بێدادیە بێعەدالەتیە کە خەڵک هەستی بەوە کرد تاقمێک هەن هەموو شتێکیان هەیە و تاقمێکی کەش هەن هیچ شتێکیان نییە ئەو ساکە ڕووەکەنە قانون کە قانونەکە بەدەست مرۆڤی دەسەڵاتدارەوە بوو بیری لە فەقیر و هەژار نەکرد و فەقیر و هەژار بیر لە چیە کردەوە لە دەستوەشان نەکردەوە ئەمە هەیە کوێرەوەریەکە کوێرەوەریەکە ئەوەیە بێعەدالەتیە نادادپەروەریە خۆپەرستیە تۆ سەیری ناوچەیەکی وەکو سلەیمانی بکە لە سلەیمانی چەند حیزبێک بەیەکەوە هەڵبژاردن کراوە بۆ ئەوەی پارێزگاری سلەیمانی ناوبنی ئەوە چەند وەختە چێ بە پارێزگار کوچێنەوە کورە جەهەنەم چێ ئەبێ یەکێک دابنێن بە پارێزگار ئیتر ئەمە چ پێویستە ئینسان شەڕ لەسەر کەسێک بکە ئەو کەسە ئەگەر باش نەبوو ملی ببێ بهێنە خوار و دەریکە نەک ئەوەی وەڵا لە حیزبی من نییە و لە کۆمەڵی من نییە و لە دەستە و دایرەی من نییە و کوڕە ئەمانە هەموو شتێکن کە مرۆڤی تێگەیشتوو نابێ بیری لێ بکاتەوە مرۆڤی تێگەیشتوو نابێ بیر لە بەرژەوەندی خۆی بکاتەوە لە بەرژەوەندی خۆیەوە تەماشای بەرژەوەندی گشتی بکە ئەمە شتێکی زۆر هەڵەیە ئەگەر وا بکە دوایی ملی خۆشی ئەگرێ ئەو شتە ئەو ساکە زیانی خۆشی تایە جا لەبەر ئەوە من بەڕێی من یعنی کورد پێویستە بە هەموویە نەک هەر حیزبەکان کۆ ببنەوە بەڵکو کۆنگرەیەکی نیشتمانی ڕاستەقینە بۆ هەموو ناوچەکانی
کوردستان و کوردی دەرەوەش یعنی ئەو کوردانێت ناوچەکانی دیکەش ئاژین کە کوردستانی کۆ ببنەوە پرۆگرامێک و بەرنامەیەک دابنێن بۆ ئەوی بەڕاستی وەکو بەڕاستی کە باسیەکەن وەڵایەمە دیموکراتین و ئەمانە تیان بدەینی تا چه ئەندازەیە خەڵک دموکراتیە تۆ سەری خۆت ژنکوژی بەشێکە لە دموکراتی ئەخر تۆ هەر ڕۆژە ناڕۆژی ژنێک دەکوژێ هەر ڕۆژە ناڕۆژێ کارێ دەکرێ کە یعنی ڕاستە یعنی لەناو کوردە کەسانێک هەن ئەوە تاژین بوونەتە پێشمەرگە بوونەتە گەلیلان هەمچی کوردستان دەپارێزن بەڵام کەسانێکیش هەن هیچ ڕێزێکیان بۆ ژنان نەهێشتۆتەوە باشە کە وایە ئەیکوا دەسەڵاتدارانی کورد مامۆستا جەمال جەنابتن بەحسی مەترسی گەورە کرد بەحسی کۆنگەرەی نەتەوی کرد و بەحسی زۆر خاڵەتین گرنگ کرد وەکوازانی ئێستا شرەکی گەورە لە باشوور و ڕۆژئاوای کوردستان لە دژت چەکدارên داعش هەیە کە چەکدارên داعش فەرق و جیاوازی لەسەر ئەم پارتی و ئەم پارتی ناکەن تۆ ناڵێ کات هاتووە کە هێزێ پێشمەرگیان بگیشتی یێ باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و یێ باکووری کوردستان لە ژێر یەک بەرەی شەڕی دژمنا بکەن زۆر پێش چەند ساڵێک کوردستان پۆست وەخۆم لە سوێد بووم سەمینارێکم هەبوو لەوێ زانستگەیەکی ئەوێ منی داوەت کردبوو بۆی سەمینارێک بکەم چون سەمینارێکم کرد بە زمانی ئینگلیزی و پاش ئەوە یەکێک لە ئەوانەی کە بۆ کوردستان پۆست پەیامنێری کوردستان پۆستن هاتوو توێژی لەگەڵ من کە ئەو توێژە بە زۆری باسی پێشمەرگە بوو من باسی ئەوم کرد پێشمەرگە ئەو کەسایەتیە کە پێش بە مەرگ دەکرێ یعنی پێشمەرگە ئەو کەسەیە کە ڕێ نادا خەڵک بمرن مەرگ تووشی خەڵک ببێ پێشمەرگە ئەو کەسە نییە کە لە پێش هەموو کەسێکا خۆی بەکوژدەت نە ئەوە پێڕێن کە وڵسووری بەرلەش کرد پێشمەرگە ئەو کەسەیە کە پێش بە مەرگی میلەتەکەیەگرێ ئەگەر هاتو خەتەری هابوو میلەتەکە پێشی پێگرێ ئەو جاینجا خۆی لەناو دەچێت لەناو ناچێ ئەوە شتێکی کەیە پێشمەرگە ئەو کەسە نییە کە بێتە چەکداری ئەم حیزب و ئەو حیزب چەکداری حیزبەکان پێشمەرگە نین پێشمەرگە ئەو کۆنا نەبوون وەختی خۆی کە شەڕیانە کرد بەبێ ئەوەی کەوا بیر لە بەژەوەندی خۆیان یا ماڵ و مناڵیە خۆیان بە فەقیری بە هەژاری باوەڕیان بەوە بوو کە ئەبێ کوردستان پارێزن یان کوردستان یان لەمان ئەوە درۆ نەبوو ئەم درۆشمە بەڵام کەسی هاتووە لە لادێکانەوە بانیان کردوم حیزب بانی کردووەرە بۆ من کارکۆ من ناوت دەنێم پێشمەرگە و ماڵانەیە کردەمێ کشت و کاری کوردستانی لادێکانە ینی بەجارێ نەهێشتووە و خەڵکی هێناوەتە پێشەوە بۆتە موچەخۆر و ئێستا موچەکەشی پێ نادرێ چونکە دەوڵەتی عێراق موچەکەی لێ بڕێوە و ئەمیش لەبەر ئەوەی ڕاهێنانی نییە لەشکرێک پێویستە بەدەوام ڕاهێنانی ببێ یعنی سەربازەکانی بچن بۆ هەموو ڕۆژێ بۆ ڕاهێنان یعنی بۆ تدریب اینجا ئەمە 23 ساڵە ئەم پێشمەرگەیە لە شەڕا بەشداری نەکردووە و لە دوای ئەوە هاتووە یعنی من هیچ لۆمەی ناکەم ئەگەر نەتوانێت شەڕ بکە بەڵام کە ناتوانێت شەڕ بکە پێویستە ئەمەی کە ئەمانەی هێناوە پێویستە ئەمانە هەموو چەکدارەکانیان ئەوانەی کەوا دەسەڵاتی شەڕکردنیان نییە یاخۆ فێر نەبوون وازیان لەبێن بەجۆر یعنی بیانژێنن بەڵام لەشکرێکی نەتەوەیی دروست بکەن لەشکری چەکداری حیزب بە هیچ جۆرە نابێتە لەشکر ئەوەیە بێلایەن بێ لایەنداری لەشکر تەنیا بۆ نەتەوەیە بۆ حیزب و بۆ تاقەکەس نییە ئەبێ لەشکر وا پەروەردە بکرێ کە تۆ خزمەتکاری نەتەوەیت و ئەبێ سنووری نەتەوەکەت پارێزی ئەبێ ژیانی نەتەوەکەت پارێزی ئەبێ پێش بە مەرگی نەتەوەکەت بگری نێری من نەتەوەکەت تووشی مەرگ ئەمە پێشمەرگەیە کاک ئەیناوە هاتووە خەڵکی ڕاگرتەوە بە پارەوە بمانە ئەمانە ئەوە لێرە ئەوانەی کەوا لە باکوور و لە ڕۆژئاوا توانیویانە خۆیان ڕابگرن و شەڕ بکەن و ئەمانە و ئەمەی لە باشوورە نەیتوانن ئەمە هۆیەکەی ئەمەیە چونکە ئەوان بۆ شتێ کردویانە اینجا بۆ بیر و ڕایە کردویانە یا خۆیانەڵێن وەکو ئیدیۆلۆژیە کردویان بۆ هەرچیە کردویانە بەڵام بە پارە نەیان کردووە بەڵکو هاتوون باوەڕیان بە شتێ بۆ خەلێنێینا ئەو هەموو کچە گەنجە کە لە باکوور و لە ڕۆژئاوا لەبەر چی کردویانە ژیانی خۆیانیان لە خۆیان تێگاوە ژیانی تایبەتی
ئەو هەموو کچە هەیە گەنج هێشتا نەچوون شروع بکەن هێشتا نەچوون نانێکی ڕەحەت خۆن هاتوون بۆ نەتەوەش چکە باوەڕیان بەو شتە هەیە بەڵام ئەمەی لە باشوورە وانیە کاکە دەبەر ئەوە بێ ئەوەی بیدرینە بەرچاو ئەم لەکوێیە باشوورە باکوورە ڕۆژهەڵاتە ڕۆژئاوایە پێویستە لەشکرێکی نەتەوەیی دروست ببێ پێویستە سەرکردەکانی کورد کە هەڵەیان کرد بچنە بەردەمی نەتەوە و لە کۆبوونەوەیەکی گشتیا بڵێ بابە من ئەم هەڵەیەم کرد و ئێوە ئێستا من لەبەردی ئێوە چییە فەرمون واکە من دوازێنم بە دڵنیاییەوە ئەگەر کەسێکی وەکو کاک مەسعود لە باتی ئەوەی بڵێ چێ لەوێ بەرپرسیارە و بیخەبێ خۆی بچێتە بەردەمی خەڵک و بڵێ باوکم ئەو شتەوە ڕوویاوە من ئەوە تا ئێستا من لەبەردەست ئێوەم لێم دەبورن یارم بێگومان ئەمە سەربەرزیە سەرنزمی نییە ئینسان دان بە هەڵەی خۆیان بنێ جا ئەگەر ئەو هەڕەیە ڕاستەوخۆی خۆی بێ ژێردەستەکان و بەردەستەکانی بێ وەکو یەکە بیردە وەختی خۆی جەمال عەبدولناسر لە ساڵی 67 کە لەشکری ئیسرائیل هاتە پێشەوە لە شەڕی 6 ڕۆژەدا دەرەقەد نەهات و مەسەلەکە بەو شێوەی لێ هات ئەو هات و لەناو خەڵکاوەتی من خۆم جۆم لێبوو لە ڕادیۆ وەختیەوە من زانیم ئێستا بەرپرسیارەتی ئەگەر مەدەست و من وازێنم خەڵکەکان چەپڕیان بۆ لێدا چونکە گوێیان لێبوو لە سەکەن لا عەلاڵتوو تو هەر سەرۆکمان بە سەرۆکمان بە ئەوە سەربەرزیە کە ئینسان دان بە هەڵەی خۆیان بنێ سەربەرزیە ئینسان بڵێ بەخوا من هەڵەم کرد اینجا ئێوە خەڵکی لە لێم دەبورن یارێم ناون ئەو خەڵکە ئەو دەمە خەڵکەکە و بە تایبەتی نەتەوەی کورد لێبوردن کاکە مامۆستا جەمال ژناخی دلەوە سپاسی ژنابتەنەکەم کە جیکاکی توی تایبەت هەیە لە ناو مێژووی گەلێ کورد و ژنابتەن زۆر خزمەت بۆ ئەم نەتەوە کردویە خوادان تەمەنیتە درێژ بکە و زۆر سپاس بۆ کات و بەشەبوونی ژنابتەن لەم گوت و بێژی لەگەر ئەزگەی 2000 FM لە شاری سیدنی ئوسترالیا بەش زۆر دڵم خۆشە و زۆر یعنی بەڕاستی یعنی خۆشیەکی زۆر گەورەیە بۆ من کە لەگەڵ بەڕێزت کاکە مستەفا گیان بۆ ڕادیۆی ئەوسترالیا قسە دەکەم چونکە دەزانم تۆ بە تایبەتی و ئێوە یعنی ئەو دەستگەیەکی سەربەخۆن و دەستگەیەکن بابەتانە دێنە پێشەوە بەبێ ئەوەی کەوا بەلایەکدا دابتاشن هەر بژین و سەرکەوتوو بن بە هیوای ئەوەی کەوا لە کوردستانێکی ئازاد و یەکسان و یعنی سیستەمێکی وا کەوا فەقیر و هەژاری کورد ژنانی لێ قەوماوی کورد ئاینەکان ئێزیدی یارسانی ئەلەوی ئەمانە بتوانن وەکو هاونیشتمانیەک ڕێز لێگیرا و خاوەن بەش بژین ئومێ دەکەین وابێ Küçük gündime öz birindarım, işte bacardım.